بەفرچیاکانی باڵەکایەتی داپۆشیوە و هاوڵاتیان بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو لە بەرزاییەکانی سێکانیان دەکەن. خەڵکی باڵەکایەتیمە لە چۆمانەوە هاتیمە ناو بەفرێ شوێنێکی زۆر خۆشە و هەر لە خۆشی خۆمان هاتینە ناو بەفرێ دەگە هاوڕێیان. ئێمە کۆمەڵی کاورە لە دەڤەری ڕواندا سەردانی دەڤەری باڵەکایەتیمان کرد بەهۆی بارێنی یەکەم بەفری ئەمساڵ بەڕاستی زەوەی خۆشە، بەڵام ڕێگاوبان هەندێک سەختە بێت و باشتر بکرێ گەشتیاران زیاتر ڕووی دەو ناوچانە دەکەن. گەشتیاران لە شارە دوورە دەستەکانەوە دێنە باڵەکایەتی و سەرباری جوانی سروشتەکە، بەڵام گلەیی لە نەبوونی خزمەتگوزاری گەشتیاری زستانە دەکەن. ئێمە لە هەولێرەوە هاتوین ئەمڕۆ کە دوایەوە زانیمان یەکەم بەفری ئەم ساڵباریوە لەو دەڤەرە بەڕاستی دیمەنێکی زۆر زۆر جوان و سەرنجڕاکێشی هەیە. هەرچەندە بەداخەوە هیچ ئیحتیمامێک نییە لە ڕووی گەشتیاریەوە بۆ ئەو منتیقەیە دەنا ئەو منتیقەی هیچی کەمتر نییە بەڕاستی لە ڕووی سروشتیەوە لە دیمەنە جوانەکانی سویسرا وڵاتی فەڕەنسا و هیچ ئیحتیمامێک نییە بۆ گەشتیاری زستانی، ینی خەڵک لە زستانە سەفەر بکار ئەوە نیە ئێمە تەنها لە مانجی سەیە بینە دەرەوە. بەڕاستی دیمەنێکی زۆر زۆر جوان و دڵڕفێنی هەیە. وێڕای بەسەربردننی کاتێکی خۆش بەشێک لە گەشتیاران زبڵ و خاشاک لە دوای خۆیان جێدەهێڵن و ژینگەی ئەم سنوورە بە پیسی بەجێدەهێڵن. بەهۆی ئەوەی کەوە لە هەردوو وەرزی هاوینان و بەهاراندا بەتابەتی لە هاویناندا ئەو ژینگەی ئەو دەڤەرە ئێرە بە ڕێژەیە چێجگار زۆر پیسە بێت و لە ناوەچێ بە هەموو شێوەکانیەوە داواکەینکەوە لە وەرزستانش بە هەمان شێوەی وەرزی هاوین و بەهارە ئەو ژینگەی ئێرە تێک نەدەن و پیسی نەکەن جاچلەوەی کە لە بەجێهێشتنی زبڵ و خاشاکی بەجێماوە کە لەو شوێنە بەجێنێڵن. دوای مانەوەی چەند کاتژمێرێک و ساتی خۆراوا بوون پلەکانی گەرمادا دەبەزن و گەشتیاران دەگەڕێنەوە. پێشەوە محمود کورسات نیوز باڵەکایەتی.